ئێرە ڕووباری فوراتە لە شارۆچکەی موسەیەبی سەر بە پارێزگایی بابل ملیۆنەها ماسی بەهۆی نەخۆشی کارگ مردار بوون. لایەنە پەیوەندیدارەکان هۆکاری زەرەر و زیانی ئەم سامانە بۆ سوزبوونی ئاوی ڕووباری فورات و پاشماوە ماسیەکان دەگەڕێنەوە. حادثة نفوق أسماك ڕێژەیەکی زۆر لە ماسی مردار بوونەتەوە و نزیکەی 7 ڕۆژە بە ملیۆنەها ماسی مردار دەبنەوە. تاکو ئێستا دەرنەکەوتووە کە ڕووباری فورات ژەهراوی کراوە، بەڵکو نەخۆشیە بەهۆی بەکتریا کە تووشی ماسی دەبێت و ئەم ژمارە زۆرەی لێ مردار بۆتەوە. لێرەدا پرسیارمان ئەوەیە ئایا مرداربوونی ماسی بەم ڕێژە گەورەیە و بەهۆی ئەم نەخۆشیەوە چۆن لێک دەدرێتەوە؟ ئەمەش پسپۆڕانی وەزارەتی ژینگە و تەندروستی و کشتتوکاڵ وەڵامی دەدەنەوە. چاودێرانی سامانە ئاویەکانی عێراق مرداربوونی ماسی بەم جۆرە بۆ دەستی دەرەچی دەگەڕێنەوە پاشەوەی کە وەزارەتی کشت و کاڵی عێراقی لە مانجی ڕابردوو قەدەغەی هاوردەکردنی ماسیان ڕاگەیاند. هەروەک چاودێران دەڵێن ئەمە بوو هۆکاری لە ناوبردننی سامانە ئاویەکانی عێراقا. پژوەی عێراق هاوردەکردنی ماسی با ڕێژی لە 100 قەدەغە کرد و بابلیان بە پارێزگای یەکەمی هەناردەی ماسی هەژمار کرد. دوای ئەم ڕاگەاندنا ئەمە بە چەند ڕۆژێک ڕوویدا. تاکو ئێستا شۆکارەکان دیار نین و نەزانراون، بەڵام دەستی نادیار لە پشتی ئەم کارەوە هەیە و لە ڕاستیشدا ئامانجی ئەم دەستە نادیارە ئەوەیە بارودۆخی عێراق ئاڵۆز بکەن. لە چەند ڕۆژی ڕابردوو تاکو ئامادەبوونی ئەم راپۆرتەمان لایەنە پەیوەندیدارەکان لە ئامادە باشیدان بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم کارە ساتە ببن تاکو ژینگەش لە بڵاوبوونەوەی گەنیبوون بپارێزن. پێوەستە وەزارەتی نەوت هەموو هەوڵەکانی بەکاربهێنێ بۆ چارەسەرکردنی ئەم تەنگەژەیە و پاکردنەوەی ڕۆباری فورات لەو پیسایی و ماسی مردووانە. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا هەموو هەوڵەکانمان خستە گەر لە ڕووی ئامیرەکانمان و پێداوێستیەکانی تەندروستی و توانیمان ئەو ماسیە مردووانە کە هاتوونەتە سەرەوە جیا بکەینەوە. بە هەر جۆرێک بێ کارەساتەکە ڕوویدا و دیمەنەکانیش دەدوێن دەڵێن ئەمە کارەساتی سامانە ئاویەکانی عێراقا کە بە ملیۆنەها ماسی تیایدا مردار بوون. لە شارۆچکەی موسەیەبی سەر بە پارێزگایی بابل نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا.